ئەلێرەوە داواکارم لێ بە زووترین کات سەعەت ڕادەستی پۆلیسی کوردستان بکرێت لە هەر جێیەکی کوردستانە لە دهۆکە لە سلێمانیە لە تورکیەیە داوام لە بەڕێزیانەیە ئەمن ئێستا سێیەتی مەمە بوو کوڕەکەم گەیشتە 18 ساڵ 6 ساڵ بوو بابی مرد کە 6 ساڵ بوو گەیشتە 18 ساڵ کوڕەکەم کوژرا ئەلانی ئەمن یەلا کوڕم گەورەبی کوڕم کوژرا کوشتیتیان دوایی سووتاندیتیان دوایی جلیکانە کڕوونی ڕەشیان پێدا کردیا داوا لە سەرۆکی حکومەت دەکەم داوا لە وەزیری ناوخۆ دەکەم کاک ڕێبەر ئەحمەد بە زووترین کات هولامی داچی جەرگ سوتایەک بدەنەوە کە من جەرگم سوتایە تووشی نەفسیەکی بەهێز بوومە زۆر وەزعم خراپە کاک مەسعود بارزانی کاک نەچیروان بارزانی ئەمن کچی ئەنگۆمە ئەمن بێکەسم ئەمن بێبرامە ئەمن بێبابم کەیسی کوڕەکەم بەلا ڕێدا برایە دەچمە هەر مەرکەز و هەر جێیەک هەر مەحکەمەک هیچ جوابم نادرێتەوە دەبی سەرۆکی حکومەت بێتە سەرخەت دەبی سەرۆکی حکومەت یعنە جوابی ئەمن بداتەوە لەو دوو ڕۆژە لەو مانگە پیرۆزە لێت دەپاڕێمەوە سەرۆکی حکومەت ئەمن جەرگ سوتامە تووشی نەفسی بوومە داوات لێ دەکەم ئەوەی کوڕەکەمی کوشتیە ئێستا مەکتێک چوم چکە نەفسی مێ دەلەرزم ئەوەی کوڕەکەمی کوشتیە جیرانە و بە واستەی بەردرانە لێرە ئەوەی نازانم کەیسەکەی بەلا ڕێدا برایە کو دەبی بکوژی کوڕەکەم لە ناو مالێبی کوڕەکەم لە بن خۆلبی و یەکەچیانیش ئەمر قەبسی لە دوو ساڵی ڕێکە ڕای کردیە لێرانە ڕای کردیە ئێستا داوا لە وەزیری ناوخۆ دەکەم لە کاک ڕێبەر ئەحمەد لە سەرۆکی حکومەت لە کاک نەچیروان بارزانی لەو مانگە پیرۆزە دەبی هولامی من بدەنەوە ئەمن هەیە نییە دوو کچم لە دەستمایە ئەو کوڕە ئیشی لۆم دەکرد ئیشی ئەلوەی دەکرد لە نائەلوە کوشتیانە دوای ئەو کوڕەی من خەتف کرایە داوایە لێ دەکەم بەلێ ئەوەتە بەلگەمانەیە بەلێ ئەو کەسەی ئەمر قەبس لە دویتی لە کوردستان ڕای کرد داوا لە سەرۆکی حکومەت دەکەم سەعەت شینگاریم لۆ ڕادەستی پۆلیس بکرێت ئەوە تا شورتە نووسیتی ئەو کوڕە کوژراوە دوای ڕەش کراوە ئەو کوڕە کەیسەکەی تەواو ئالۆز کرایە دووبارە و سێبارە سەرۆکی حکومەت داوا لە بەڕێزت دەکەم ئیشی ئەلوەی دەکرد 24/8/2019 نەخێر هیچ کێشێکی بەس ئەو کەسانە برادەری بوونە ئەو کەسانە برادەری بوونە سەعەت برادەری بووە ئێستا سەعەت شکاتم لێ کردیا لەو ڕۆژەی کوڕەکەم بزر بوو لە ڕۆژی شەمە 24/8/2019 کوڕەکەم بزر بوو سەعەت ڕای کرد لە کوردستان ئەمن داوا لە وەزیری ناوخۆ دەکەم لە کاک لە سەرۆکی حکومەت دەکەم بەڕێز دەکەم لەو مانگە پیرۆزە داواتا لێ دەکەم کە مندا کەچی جەرگ سوتا ئەمن کەسم نییە نە برام هەیە نە کەسم هەیە منداڵم کەسی نییە سەرۆکی حکومەت بە زووترین کات ولامی من بدەوە دوو ساڵی ڕێکە لە ڕێگەی محکەمەکانم سعد ئیشی ئەوەی دەکرد مەحەلی دەکرد مەحەلی گومرچی بەڵێ هە لەوێش دەماوە والله کوڕەکەم هەندێک مەعمیلیە بوو کاسبی مالی خۆی بوو یەتیم بوو لە ئەلوەی لەیز ژیرایە ولداشی سەعدا گوتیتی لە پۆلیس وتەی وەرگرتیە گوتیتی هیمداد هیچ کێشە چیە بۆ گوتی نەخێر هیمداد ماوەی ساڵەکە دەیناسم هیمداد شەڕی لەگە کەس نەکردیە بەس ئەگەر سەعد تاوانبار نەبی داوا لە سەرۆکی حکومەت دەکەم لۆ سەعد ئەمر قەبسی لە 2 سەعەت هەلاتیە لەبەرچی سەعەت هەلاتیە داوا لە سەرۆکی حکومەت دەکەم ئەلێرەوە لەو مانگە پیرۆزە دەبی ئەوەی لە بۆ داچی یەتیم بکەی ئەمن داچی یەتیمم ئالان هەیە نییە دوو کچم هەیە کەسم نییە کەیسەکەی بەلا ڕێدا برایە ئەوجا من ناتوانم لێرە کە گوتمە سەرۆکی حکومەت کەیسەکەی بەلا ڕێدا برایە بڵێم چی واستەیان هەیە ئەوە نازانم ئەو ماڵە واستەیان هەیە بەس لەبەر چی سەعەت شینگاری ئەمر قەبسی لە دووە دەلێمە مکافحەی قوتول دەلێم سەعدم لۆ بگرندایە کەرەنتینە هەیە خۆ ئەلان کەرەنتینە نییە سەرۆکی حکومەت تەماشای ئەو ڕۆژنامە نووسیە بکە داوا لەو ڕۆژنامە نووسە بە ڕێزانە دەکەم هەموو هینەکانم وەچی خۆی بگۆزرێتەوە دەبی کەیسی کوڕەکەم ئەشکرا بکرێت بە زووترین کات ئەمگۆ وڵامم بدەنەوە داوا لە کاک نەچیروان بارزانی بەڕێزیش دەکەم مەمنونی قۆندەرەکانی هەمووکتان دەبم کە لەو مانگە پیرۆزە ئەمن تووشی نەفسی بوومە بەڕاستی هیچ عیب نییە هیچ عیب نییە من تووشی نەفسیەکی بەهێز بوومە شەوێ سەعاتێک خەوم نییە بەخوای بەس بگەمە حەقی کوڕەکەم داوا لە هەموو بەڕێزەکان تا دەکەم سپاسی هەمووکتانیش دەکەم